ئەگەر کەسێک ئێستا هەواڵمان بۆ بێنێت و پێمان بڵێت ئەوە ڕەسیدەکەت لە بانق و لەو شوێنانە هەموو ڕۆژێک بەشێک لە پارەکەی کەمەکات، ئایا کەسێک لە ئاستی خۆیەوە تەماشا بکات و ببینێت و بیبیستی ئەم قسانە ئایا خەفەتبار نابێت؟ ئەیچی جای بێت و ئەو ڕەسیدە بریتی بێت لە تەمەنەکەمان کە هەموو ڕۆژێک لێی کەم ئەکات و وەکو چۆن دڵمان لێ ئەدات. هەر کاتێک کە دڵ لێ ئەدات هەر چرکەیەک لە چرکەکانی تەمەنەکانمان کەم ئەبن و نامێننەوە تاکو ئەگەین بە مردنەکەمان. بۆیە براکانم و برادەران و ئەو کەسانی کە ئەمان بینن و ئەو کەسانی کە ئەیبیستن قسەکانمان بزانن کات و تەمەنی ئێمە زۆر گرنگە، چکم ڕەب العالەمین لە قورئاندا سوێن ئەخوات بە کات، ئەفەرمێ والعەصر ئین الئینسانە لەفی خسر. سوێن بێت بە کات، سوێن بێت بە عەسر، ئینسانەکان مرۆڤەکان هەمویان لە خاسارەتمەندیان ئیلا مەگەر ئەو کەسانە نەبێ کە ئەهلی ئیمانن ئیلا الذین ئامنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. کەواتە خوای پەروەردگار سوێن ئەخوات بە کات، دەیکات بە نرخە، بۆیە ڕەب العالەمین سوێنی پێ ئەخوات، دەیکات زۆر عەظیمە، بۆیە لای خوای پەروەردگار نرخی هەیە کە سوێنی پێ ئەخوات. ئەڵڵا جەلە ثەناؤه سوێن بە شتێک ئەخوا کە زۆر گەورە بێ، ئەو شتەش بریتیە لە کات کە یەکێکە لەوانەی خوای پەروەردگار سوێنی پێ ئەخوات.